وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ئاشکرای دەکاتە و بەڕاپارەی کە ڕێکخراوێکی ئەڵمانی وەکو هاوکاری دەیدات بە مامۆستایانی هەرێمی کوردستان کەرکووک ناگرێتەوە بۆیە دەڵێت هەوڵ دەدەن قەرەبووی مامۆستایانی کەرکووک بکەنەوە. ئێمە نزیکەی 10 ڕۆژ ئەو پارەیە ڕامانگرت لەسەر کەرکووک، بەڵام ئەوان ڕازی نەبوون تەبیعی کەرکووک مەشمول بی لەبەرەوەی پێیان وابوو کێشیان لەگەر حکوومەتی عێراق لە بۆ دروست دەبی، هەرچەندە پارەکە زۆر کەمە ئەوەی کە شملی کەرکووکی دەکرد، بۆیە ئێمە ناچار بووین ڕێگە بدەین کە لە شارەکانی تری کوردستان دابەش بکرێ، ئومێدەوارین بتوانین ئەو قەرەبووە بۆ کەرکووک خۆشەویست بکەین. ڕێکخراوی چیزی ئەڵمانی بڕی 4,800,000 دلار وەکو هاوکاری بۆ مامۆستایانی دەرەوەی شارەکانی هەرێمی کوردستان تەرخان کردووە وا بڕیارە لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا ئەو بڕە پارەیە دابەش بکرێت. بەڕێوەبەری بەشی خوێندنی کوردی لە پەروەردەی کەرکووک بۆ پەیام ئاشکرای کرد ڕێکخراوەکە بە بیانووی ئەوەی کەرکووک سەر بە بەغدادە و کار و چالاکیان لەو سنوورە نییە، بۆیە وتویانە ناتوانن ئەو بەڕە پارەیە بۆ مامۆستایانی بەشی خوێندنی کوردی سەرف بکەن. ئەندامێکی لقی کەرکووکی یەکێتی مامۆستایانیش دەڵێت سەیرە کەرکووک لەو هاوکاریە بێبەش دەکرێت و وەزارەتی پەروەردە لێی بێدەنگە. ڕێکخراوێکی ئەڵمانیە ناوی جیزا، ئەو ڕێکخراوە ئامادەی نەنوان وتی ئێمە ئەو پارەمەکە تەرخان کردووە تەنها بۆ شارەکان هەرێمی کوردستان. سەبارەت بە کەرکووک وتی من چالاکیم نییە لە سنووری حکوومەتی عێراق، کەرکووکش تا ئێستا ئیداریەن سەر بە حکوومەتی عێراقا، بۆیە ئیشکالیم بۆ دروستەکە لەگەڵ حکوومەتی عێراقا. سەیرە حکوومەتی هەرێمی کوردستان، سەیرە وەزارەتی پەروەردە بێدەنگن لەمە، بەڕاستی پێم وایە نابێ بێدەنگبین بە هەمومانی چێتی مامۆستایان حکوومەتی هەرێمی کوردستان. بۆچی کەرکووک لە پێشەوەی قوربانیەکانە، کەرکووک لە هەموو کات و ساتێکە هەمومان بە کوردستانی ئەزانین. ئەم مامۆستایانە میلاکیان لەسەر وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ئەبێ بێبەشکرێن. بەهۆی بوونی جیاوازی لە موچە و شایستە دارایەکانیان و پشتگوێ خستنیان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە مامۆستایانی خوێندنی کوردی داوای گەڕانەوەی میلاکیان دەکەن بۆ سەر بەغداد و سەرفکردنی موچەکانیان لە کاتی خۆیدا. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک. کۆمپانیای FDC